سڵاو من ئاسیە نەجات پشکنەری چاو لە بەشی ڕاوێژکاری چاو لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانم بۆ زیاتر باسکردنی بەشەکەم فەرموون لەگەڵمان بن. لێرە لە بەشەکەمان بەشی ڕاوێژکاری چاو لە دوو بەشی سەرەکی پێک دێت. بەشی پزیشکی پسپۆڕ و نەشتەرگەریەکانی چاو کە بۆ دیاریکردنی نەخۆشیەکانی چاو ئەنجامدانی نەشتەرگەری و بەشی پشکنینی چاو کە دیاریکردنی کزیەکانی چاو و دروستکردنی چاویلکە لە خۆگرێت. ئێرە ژووری پشکنەری چاوە کە تێیدا چەند پشکنینێکی بنەڕەتی تێیدا ئەنجام ئەدرێ. یەکێک لەوانە پشکنینی پێوانی پەستانی چاو کە پێوترێ زەختی چاو بە ئامێری تۆنۆمیتەر و هەروەها پشکنینی کزیەکانی چاو کە بە ئامێری کۆمپیوتەر ناسراو لەلایەن خەڵک کە ئامێرەکە ناوێکی راتۆ میتەرە بۆ دیاریکردنی جۆرەکانی کزی چاو بەکاردێت. و هەروەها هەموو ئامێرانی کە پەیوەستن بە دروستکردنی چاویلکە لە بەشی ڕاوێژکاری چاو بەردەستن. هەروەها لە بەشی ڕاوێژکاریەکەمان بەشی چاویلکە سازیش بەردەستە بۆ هەموو ئەو چارەخوازانەی کە سەردانمانەکەن و پێویستیان بە چاویلکەیە هەر لەم بەشەیە ئەتوانین بۆیان ئامادە بکرێت. هەروەها مژدەیەکی دڵخۆشکەر بۆ هەموو ئەوانەی کە سەردانمانەکەن داشکاندنێکی زۆر گەورە کراوە لە بەشی چاویلکە سازی لە نرخەکانە کە زۆر بێوێنەیە. ئێمە لە بەشی ڕاوێژکاری چاو هەموو ڕۆژانی هەفتە لە خزمەت چارەخوازانین بۆ پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بە باشترین ئامێری سەردەمیانە و پێشکەوتو بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەکتان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.